هەرکە گوێمان لە ناوی کۆڵبەر دەبێت لە بەرچاومان وێنەی سەختی ڕێگا و سەرمای زستان و هەڵگرتنی کۆڵی قورس دەکەین. گەنجانی ناوچە سنووریەکان هەر لە منداڵیەوە دەست و پەنجەیان لەگەڵ ئەم کارە ڕاهاتووە. بە قوربانی سەختی شاخەکان و دژواری ڕێگاکان بۆتە بەشێک لە ژیانیان. ئەوان بە کارەکانیان لە ناچاری و بێکاریدا ڕازین. هاتوومەتە تەوێڵا بە دواداچوون بۆ بێکاری گەنجان بکەم. پێشتر زۆرینەی گەنجانی تەوێڵا کاریان کۆڵبەری بووە. بەڵام ئێستا ئەو کارەش کەم بۆتەوە. لە هەر ناوچەیەک دەواازەیەکی سنووری هەبێت ئەبێتە خێر و بەرەکەت بۆ خەڵکی ناوچەکە. بەڵام لە هەوراماندا ئەگەر چی دەواازە سنووریەکان فەرمی و نافەرمیشی لێیە، بەڵام گەنجانی ئەم ناوچەیە زۆرینەیان بێکارن. ئەوانەشی کە کار دەکەن کاری حەماڵی یاخود کۆڵبەری دەکەن لە شاخ و کێوەکانی هەورامان و بە درێژایی وەرزی زستان بە بێکار دەمێننەوە لە ماڵەکانیاندا. لەگەڵ ما بمێننەوە بۆ ئەوەی ژیانی ڕۆژانەی گەنجانی هەورامان و دانیشتوانی هەورامانتان نیشان بدەم. ئێرانیەکان ئێمەژەوەە نەڕۆشتن بە دوایە وەڵ ئەوە بڕوا بە چۆڵیکەی. چەند ساڵ ئیشی کۆڵبەری ئەوانەتان کردووە؟ وەڵاهی ئێمە وڵاغداریمان نەکرد لێرەوە ئەوە بەرەوسەرەوە ئەمان بر هەتاگو سەرمەرزەکە لەوەشەوە کۆڵبەری ئێرانی هەوە ئەیان بر بە وڵاغتان بە وڵاغەمان بردەسەرەوە. چەند ساڵە میشاکەن؟ وەڵا تەقریبی 6-7 ساڵ هەبووە میشە. لەوەی لە مناڵی ترە لە ناو ئەرەوەڵا هەر لە مناڵیەوە خەڵکی ئێرەوە بەڵێ ئێرەوەڵا قورس نییە ئەوە؟ وڵا قورسە بەڵام بۆ ئێمە باشترە هێشتا بۆ کۆڵبەرەکە ناڕە. لەم دیوە ڕێگریتان لێ ناگەن کە لێرەوە ئەڕۆن؟ وڵا نەماوە ئێستا ناڵە ئەو کاتی کە هەبوو ئەو کاتەی کە هەبوو نەوەڵا هیچ ڕێگریان ناکرد یارمەتیشیان نەداین ئەوانی ئەمجی ئەرەوەڵا بەڵام لەو دیوە ڕێگریان نەکرد. ئەوەی کە ئەکوژرێن و برینارەکردن ئەوانە زیاتر لەو دیوانە هەمووی لەو دیوە هەمووی ئێرانە. عێراق نایکە. بۆچی ئەوان ڕێگریەکەن؟ کێشیان چییە؟ بارەکان چی تایەوە؟ وەڵا بارەکانی عامەتەن لای ئێمە هەمووی جگەرەیە و قماشە و تووتنی نێرگەلەیە و پۆشاکە و ئیتر هەرم شتانەیە بەخوات باری خراپ لای ئێمەوە ناڕوە بەعامەتەن بەڵێ پارەکەی ئەوەی ئێهێنا ئەو ژیانی خۆتانە خستە مەترسیەوە. وەڵاهی بەشی ڕۆژانەکان کرد؟ هەر بەشی ڕۆژانەکە بوو. ئاخرمە بەستم ئەرەوەڵا هەر بەشی ڕۆژانەکە بوو ئیتر بەشی ڕۆژانەی تیا بوو بەشی هینی تیا بوو بڵێ بۆ ماڵ و خێزان بڵێ ئەرەوەڵا ئیتر ئەوانەی تیا بوو. گەنجێک ئەگەر بیویستایە سەرەتای ژیانی بێت بەم پارەی توانی هیچ ژیانی پێ بڵێ ئەرەوەڵا ئەیتوانی ئیش بکات و پارەی هەبێت و ماڵی هەبێت و خانووی هەبێت و ژنی هەبێت. وەڵاهی ئێستا نازانم دەوری ئاوات ساڵێکە ساڵ و نیوەکە نەماوە ئیتر پێشتر وڵاغداریەکەی ئێمە نەما دوایەوە کردیان بە کۆڵبەری چەند وڵاغدار بوون نیشتان نەما؟ وڵاهی تقریبان زۆر بوون 80 وڵاغ بوو. زۆر حساب کە 80 خێزان بێ ئیش بوو زیاتریش وانە 80 خێزان لەسەر ئەو وڵاخانە بوو. بەڵێ هەر خەڵکی ئێرە هەر خەڵکی ئێڵە 80 وڵاغی تیا بوو. لەو دیویش لەو دیویش کۆڵبەری زیاتر ئەرەوەڵا ئێرانی. ئەی هەواڵتان نەپرسی بزان بۆچی ئەم ئیشە نەماوە؟ وەڵاهی خۆک بەعامەتەن بڵێ هەر لێرە نەماوە. ئەنا خۆ لە بیارە وەکو ئێرەیە بیارە باریەت و بارە ڕوە لە خورماڵ وەکو ئێرە نەماوە. وەڵاهی کەس نازانێت چێ پرسیارتان نەکردو ئاخر ئێوە گەنجن بێ ئیشن خوێندنتان دەیتر ڕۆشتون بە دواشە هەر ئەڵێ ناکرێتەوە ئەی ئەم هەشتانەوە گەنجە چیەکەن ئێستا؟ وەڵا بەتاڵ بەتاڵن ئەرەوەڵا بەخوات خەڵکی ئێرە خۆ من وەکو خۆم هیچ مەکتەبوشتن تەواو نەکردو من تاپۆلی دەم خوێندووە هەیە زۆریشیان مەکتەبیان تەواو کردووە نەدا مەزران هەیە نە حیج هەیە نەمەعاژ هەیە خۆدا مەزرانی ژەبێ مەعاشەکە هەر نییە ئیتر وەڵا خەڵکی زۆری بەتاڵە وا بڕوایتر خەڵک ئەبێت چۆڵێکە. اینجا ئەڵێن لە شوێنێکا کە دەواازی سنووری لێ بێ بە خێر و بەرەکەت بۆ ئەو شوێنە ئەی ئێوە ئێستا بۆ بە خێر و بەرەکەت نەوەڵا بۆ ئێمە خێر و بەرەکەت نییە نەوەڵا ئەڵێن پێشتر کە فەرمی نەبوو باشتر بووە کە پێشتر باشتر بوو پێشتر لۆریەکان بگرە سێ چوارێکیشیان تەوێڵەییتیا بوو بەڵام ئێستا هەر ئیسفادەی تەوێڵەییتیانە هەر ئەو بەڕی 2-3 نەفەر ئەوش تەکسی پێ
تاکسی 2000 کەسی سپاوەکە هیچ ماڵ هەبووە بە بۆنی بە ئیشی ئەوانەوە ڕۆژ بەڵێ ئەرەوەڵا جاران ئێرە چەند بۆ ماڵ بۆ ئێستا چەندە چۆنە واللهی جاران پێش وا بزانم وا باسەکەن پێش ئەوەی ینی نازانم پێش چی پێڵێم پێشنەوەیەک لە ئێستا قەرەباڵەختر بوو خەڵکی زۆرتری هەرەوەڵا هەورامان سنوورێکی فراوانی لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان هەیە هەر بۆیە زۆرینەی گەنجانی دانیشتوانی تەوێڵە و بیارە سەرقاڵی کۆڵبەرین ئەگەرچی لە هەر خولەکێک مەترسی لەسەر ژیانیان هەیە بەڵام ناچارن لە بربژێوی ژیانیان بەردەوام بن شو حرس حدودي اكل برشا قلتنا اخرى شكاكا ينت داعش تا قلتن تشيش سرشا تاشن بي انا يشو بي بي تشي شافنا كاين حرس حدودي باصتنا كذا بي انا يساعدن شاو لا انا بسرشا تاشن يا صدام ايش بيسكروا یەکێکە لە چایخانەکانی تەوێڵە زۆرینەی گەنجان لە بێکاریدا بۆ بەسەربردنی کاتەکانیان ڕوو لەم چایخانێ دەکەن نیشان تاو کردووە نەوارنە لە دەوری یەک کۆبوونەتەوە لە نزیکەوە دەمەوێ ئەم گەنجانە بدوێنم لێم پرسین هۆکاری کەمبوونی کاری کۆڵبەری چییە؟ باسی ئەوەم بۆ بکە لەم سنوورەیە کۆڵبەری ئەکرا حەماڵی ئەکرا ئێستا ئەوە ماوەیەکی زۆرە نەماوە بۆچی؟ مەرزی تەوێڵە هەر بەناوی خۆیەتی تەوێڵە ناوچەیەک شاخاویە ئیشی قاچاقی زیاتر هیچ بەروبوومێکیینی نییە بڵێن ئابووری باش بێت پتەونە تەوێ سەمەری کەمە خەڵکیش بە ئیشی مەشغوڵی ناوەڵی مەشغوڵی هەر دایرە و بە تەمای مەعاشن هیچ ئیشێکی تر ناکە گەنجەکانی خەریکی چی؟ گەنجەکان پێشتر تقریباً بڵێم 200 عائلە لە تەوێڵەیە خەریکە و ئیشی قاچاقیە بوو کۆڵبەری و 50 بڵێم 50 هینمان هەیە عەمباردارمان هەیە ئەو 50 نەفرە هەر یەکی 2 حەماڵیان هەبوو ئەمە 150 شوێنێکیشان هەبوو لە ئاساوگا بڵێن پێش ئەوە بگێتە تەوێڵە 100 حەماڵمان لەوێ هەبوو 2 نوێنەریان هەبوو سەرپەرشتی و حەماڵانیانە کرد ئەتە ڕۆژانە بارا هاو بارەکانیش بە وەسڵی گومرگا هاو سەهر ناوەکێ بە ناوی قاچاقیەوە چونکە لە سلێمانی و لە خوڕماڵ گومرگیان بۆ ئەکرا شتی باشە هاو 150 خێزانە و 150 گەنجە بێ ئیشن وایە؟ هیچ ئیشێکیان نییە حتا ئەوانش کە عەمباردارن ساحیب بارەکان هیچ ئیشێکیان نییە و ڕۆژەکەیان بە چاخانەیە بنە سەر گەنجەکان بەوەش ڕازی بن بە حەماڵی و بە کۆڵبەری ڕۆژی هیچ ئیشێکی نەبووایە هەر 15 تا 25 هەزاری بەرەکەو کە ڕۆژێک ئیشی نەبووە ڕۆژیژە بووە یەکی بڵێن 100 هەزارمان بەرەکەوت بڵێن تەلەڤیزیۆنمانداگرت تەلەڤیزیۆن وەڵا ئەڵێن دوو سەبەبی هەیە یەکەم ئەم مەرزی تەوێڵە کە کرایەوە شۆشمێ تەسیری هەیە و منتیقەی ئەو دیویژ ئێران منتیقەیەکی بڵێن گەشتیاریە چەندێ مەترسی لەسەر ژیانی ئەم کۆڵبەرانە هەبوو؟ وەڵا هەبووە دوو سێ مانگ جارێک بەس لە ئێمە ترسی نەبووە بەس لەو دی و هەر کۆڵبەر لیان کوژراوە ترزە بووە لێرە بار و تعزیب کراوە شامان یەکێکە لەو گەنجانەی پێشتر کۆڵبەر بوو ئەو دەڵێت ڕاستە کارەکە گران و پڕمەترسیە کۆڵەکانمان قورسە بەڵام ئێستا ئەوە نادۆخی ژیانمان خراپە ئاواتەخوازین دووهێندەی دیکە بارەکانمان گران بێت بەڵام دووبارە بگەڕینەوە سەر کارەکانمان لە 2014 خەریکی ئەم بیشە بووم ژەوی داراییمان باش بوو نزیکای 150 بۆ 200 حەماڵە بوون بە حەماڵی بەرخارەکانەوە بارەها دامانەگرد و باری سوکماندارا بوو بۆ ناڵمانتیە بوو ئەوە 12 ساڵ ئەنەرمان بۆ بارە سوکەکان خۆمان ڕۆشتن بۆ بارە قورسەکان ئەتر بالای تیا بۆ 150 کیلۆ بوو 200 کیلۆ
بەرەکان خۆمان ڕۆشت دامانەگرت بۆ بژەیی ژیانمان باش بوو بەستا تقریبا ساڵێکەوە بۆ ساڵێک گەڕوە نزیکەی ساڵێک مەرجە داخراوە بە بۆنەوە و مەرجە فەرمیە ئەو لاکرایەوە نەفراتەکە ئەتر چۆن بڵێ زەرەیەوە لە کۆڵبەریەکە کۆڵبەریەمە کە تۆزەکەم بووەوە ئێستا لە بەئیشیە شەو تا بەیانی تراوە بەیانی تاوەکو ئێوارە لە چاخانە دانیشتین دۆمینەکردن و بەتاڵی نازانین چی بکەین تری وەدارێن لە حکوومەت بزانین هاوڕێکمان لێ باتەوە تۆزە ئەم وەزع باش بوو ئەم بارە مەرجانە هاتن تۆزە بژەیمان باش بوو ئێستا چونکە حەماڵمان تیە چۆن بڵێ ژیانی لەسەر ئەو مەرزەوەیە لەسەر دەست ئەوەی مەرجە نەماوە باری دارایی تۆزە کرد بوو. هەر ماڵێک لە هەورامان بدوێنی 2 بۆ 3 منداڵی خوێندنی تەواو کردو و بێکارە خێزانەکانیان خەرجی ژیانیان بە ئەستەم بۆ دابین دەکرێت. گەنجەکانتان خەریکی چین؟ بەتاڵن خوێندنیشیان تەواو کردووە؟ خوێندنیشیان تەواو کردووە دارم من دوانم مامۆسەئین مەکتەبیان تەواو کردووەی زەراعە کوڕم چی سمنی ئابوودی لە ماڵۆ دانیشتون دانیشتون بێ معاش ئەی بۆ ناچن لە مەرزەکە ئیشکەن نامەزرێنن ناوێرن بۆ قیسمەکەتە سەر قیسمە ناکرد بۆ چیە ترسن؟ بۆ گرتن و بۆ ناڕەحەتی و تاریکەوە بەڕەسمی دایان نامەزرێنن بەڕەسمی لا وەڵا دایان نەمەزران وەڵا ئاوا بەرامی وایە هەزار دیناریان پێدە هەزار دینار بۆ خەرجیان لەگەڵ ئەوەی کە لە کاتی هێنانی بارەکانیانە کۆمەڵە کێشە و گیر و گرفتیان تووشە بوو لە ڕقبوونەوە سەرمابوون گەرمابوون تلبوونەوە کوژرانی وڵاخەکانیان لەگەڵ ئەوەشدا تەقەی هێزە ئەمنیەکان چ لە دیوی ڕۆژهەڵاتەوە چ لە دیوی هەرێمی کوردستانەوە پاسەوانی سنوور و پاسدار و لەگەڵ ئەوەژا مەترسێکی زۆر لەسەر ژیانیان هەبوو بەڵام هەر ئامادە بوون و کارە بکەن چونکە بژێوی ژیانیان لەسەر کارەکە بوو هیچ کارێکی دیکەیان نەبوو زۆرینی گەنجەکانیش خوێندنیان تەواو کردو بێکارن بۆیە ناچار بوون کۆڵبەری بکەن 200 کیلۆ 150 کیلۆ بە بەرزی و شاخەیە بەرزکەنەوە بیبەنە سەرەوە بیگەێنە دەستی کۆڵبەرەکانی دیکە کە کۆمەڵێک کۆڵبەری دیکەش لەوێ بێکار بوون لە دیوی ڕۆژهەڵاتەوە کەوانیش گەنجن و خاوەن ماڵ و منداڵن بۆیە ئومێدەکەن دووبارە ئەم ڕێگەیان بۆ بکرێتەوە کە هەرچەنە ڕێگەیەکی سەخت و دژوارە بەڵام کارەکانی ڕۆژانی خۆیانی تیا بکەن و پاروانانێک بۆ خۆیان و خێزانەکانیان دابین بکەن. دەرگای کۆگاکان زیاد لە ساڵێکە داخراون ئەگەر گەنجانی هەورامان کاری کۆڵبەری نەکەن ئەوە زیاد لە 200 خێزان بێبژێوی ڕۆژانی ژیان دەمێننەوە جگا لە دیوی ڕۆژهەڵاتیش کە سەدان خێزانی دیکە بژێوی ژیانیان لەسەر ئەم کارە گران و پڕزەحمەتەیە. ساڵانە ئامارەکانی کوشتن و بریندارکردنی کۆڵبەران پێمان دەڵێن کە گەنجانی کورد چ لە دیوی ڕۆژهەڵات چ لە دیوی باشوور لە چ دۆخێکی سەختدا ژیان بەڕێ دەکەن بە تەقەی هێزە ئەمنیەکان و پاسدار و پاسەوانی سنوور خۆیان یاخود وڵاخەکانیان دەکوژرێن ئەگەر ئەم کارەش نەکەن ئەوا سەدان خێزان بێنان دەبن.